حوت ساڵ تێپەڕ دەبێت بەسەر شەهیدبوونی فەرماندە سەلاح دیلمانی و ڕائید حەمەلا و سەرباز حەمەزیاد کە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی داعش لە گوندی حەتشانە شەهید بوون. لە حوتەمین ساڵ ڕۆژی شەهیدبوونی شەهیدان فەرماندە لیوا سەلاح دیلمانی باوکم، شەهید ملازم حەمەلاوی برا و شەهید سەرباز چنارنەی هاو سەنگەری باوکمدا سەری ڕێز و نەوازش بۆ گڵگۆی پیرۆزیاندا ئەنەوێنم. دیارە ئەمڕۆ 7 ساڵ بەسەر شەهیدبوونی شەهیدانماندا تێپەڕێ. مەراسیمەیەکی شایستەمان کرد بۆ ساڵ ڕۆژی شەهیدبوونیاندا. لێرەوە سوپاسی سەرجەم ئامادەبوانەکەم کە بەپەرۆشەوە بەشداری مەراسیمەکەیان کردین، ئەرچیان کێشا لە هەموو ناوچەکانی کوردستانەوە هاتبوون بەشداریان کرد کە بەڕاستیەوە بۆ ئێمە کە سوکاری شەهید مای شانازی و سەربەرزیە کە ڕۆڵەکەمان لە پێنا ئەو خاک و نیشتیمانە و شەرەف و کەرامەتی گەلەکەمان گیانی خۆیان کردوتە قوربانی و ئەوانیش ئەمڕۆ هاتن وەفای ئەو شەهیدانەیان بۆ ئێمە سەلمان دووبارە. من وەکو برای شەهید ڕاید محەممەد لەم ڕۆژە پیرۆزەدا و لەم یادە بەرزەدا سەری ڕێز و نەوازشدا ئەنوێنم لە ئاست بەرزی و گەورەی خوێنی شەهیدان. ئەوان لە پێناوی خاک و خەڵک خوێنی خۆیان کردە قوربانی. بۆیە لەو ڕۆژەدا ئێمە یادکردنەوەی ئەوان ئێمە وەکو وەفایەک و ئامادەبوونی ئاپۆڕای زەماوەری ئەو خەڵکانە ڕێزگرتنمانە لە ئەو خەڵکە چکە بەڕاستی ئەمەکو وەفاداری ئەوان بۆ شەهیدان پەیامێکە بۆ ئێمە کەوان هەرگیز ڕێگە نادەن سەنگەرەکانی ئەوان چۆڵ ببێ، سەنگەرەکانی ئەوان بە چۆڵی بمینێتەوە. شەهید سەلاح دیلمانی لە ساڵی 1963 لە گوندی دیلمان لەدایک بووە و ساڵی 1970 پەیوەندی بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە کردووە. پلە بە پلەی سەربازی دەبڕێت و تا دەگاتە فەرماندەی لیوای باڵک. دوجار لە 12/5/2015 لە خواروی کەرکووک بەدەستی تیرۆرستانی داعش خۆی و 3 پێشمەرگەی شەهید دەبن. شەهید سەلاح پاڵەوانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێک لە شەهید سەلاح وەکو گوتمان پلە بە پلەی بڕیوە، پێشمەرگەیەکی زۆر چاونەترس، زۆر ملتەزیم، زۆر پابند بە بڕیارەکانی حیزب، خاوەن هەڵوێست، تێکۆشەرێکی دیار و دوای ئەوەش کە بێتە فەرماندە گیانی بەرپرسیارەتی بە پێشمەرگەکانێکەوێت لە هەموو هێرش و پەلامارەکان. بەداخەوە کاک سەلاح لەو باڵەکایەتیەوە لە هەڵگۆردی باڵەکایەتی و لە قەندیلەوە لە شەقەی باڵیدا بۆ گەرمەسێر بۆ ئەوی پارێزگاری لە خاچی کوردستان بکات، لەوێ سەرینایەوە لەوێ گیانی خۆی بەخێت کرد، لەوێ بوو بە ئەو پاڵەوانیەی کە مێژوێک بۆ کورد و کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و باڵەکایەتی تۆمار بکات کە ئەمڕۆ ئەو ئاپۆڕەی جەماوەر ئەو هەموو قەڵەباڵخیەی کە ئەبینن هاتووە بۆ سەر مەزارەکەی کە 7 ساڵ بەر لە ئێستا و لە ساڵی 2015 بەداخەوە لە 12/5 چووە کاروانی نەمرەکانی، چووە کاروانی شەهیدان. لە مەراسیمی یادکردنەوەی شەهید سەلاح دیلمانی و هاوڕێکانی وتاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن مستەفا چاوڕەش بەرپرسی هێزەکانی هەفتە خوێندرایەوە. ئەم یادە ئەکەینە یادی هەموو شەیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەکەینە یادی هەموو شەیدەکانی باڵەکایەتی و سۆرە. دوای تەواوبوونی مەراسیمی یادی شەهید سەلاح دیلمانی و هاوڕێکانی تاجەگوڵینەی ڕێزووەفا لەلایەن هاوڕێ و هاوسەنگەران و دام و دەستگا حکومی و حزبیەکان لەسەر گڵکۆی دانرا. پێشەوا مەحموود کورسات نیوز، گوندی دیلمانی دەڤەری باڵەکایەتی.